باش ژینگە دۆستان دڵخۆشم کە ژمارەیەکی بەرچاو لە کەسانی ژینگە دۆست و ئەکادیمی پەروەردەکارانە بینم لێرە بەخێر هاتن سەرچاو. بابەتی ژینگە پرسێکی گرنگە کە ئەمڕۆ بایەخێکی گرنگی هەیە و توێژینەوە زانستیەکان ئەمڕۆ لە تەواوی جیهانە کردووانە بە بابەتی توێژینەوە و لێکۆڵینەوەکان و پرسێکە ئەتوانین بڵێن تەواوی جیهانی گرتووەتەوە. من زۆر دەستخۆشی لە بەڕێز کاک سەرۆر قەرەداغی سەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستانەکەم کە من خۆم شایەتی ئەدەم کە ئەوەی کە من ئاگام لێ بێت 12 ساڵ بۆ سەرەوەی لەوە چێ زیاتریش بێت کە خۆم لەگەڵی ئەندامی ڕێکخراوی سروشتی کوردستانم کارەکات بۆ ژینگە و ئەتوانم بڵێم ئەگەر ڕێکخراوی سروشتی کوردستان و خودی کاک سەرۆر قەرەداغی نەبووایە یعنی ئێستا ژینگە پێگەیەکی کەمتریە بوو لە کوردستانە. دەستخۆشی لێکم بۆ ئەم کتێبە گرنگە کە کتێبخانەی کوردی توانم بڵێم کتێبخانەیەکی هەژارە لە ڕووی بابەتی پەروەردەی ژینگەییەوە و ناونیشانی کتێبەکە بۆ خۆی ناونیشانێکی زۆر دڵخۆشکەرە چاندنی هۆشیاری بەرەو پرۆژەی کردداری واتە بابەتەکە تەنها لە تیۆریا ناگەڵینەوە ئێمە ئەیکەینە بابەتێکی کردداری. ئێمە بۆ خۆمان لەگەڵ کاک سەرۆر قەرەداغیە ماوەی 5 ساڵێک ئەبێت بۆ سەرەوە کە پرۆژەی پەروەردەی ژینگەییمان من وەکو خۆم وەکو ئەندامی ڕێکخراوی سروشتی کوردستان بە کردداری ئەمەمان جێبەجێ کرد کە تایە پرۆگرامێکی باشمان داڕشت و ڕۆشتینە باخچەکانی مناڵان هەتاوکو قوتابخانەکان و بازنەیەک و بازنەی دووتە بابەتەکانمان بە ڤیدیۆ بە ئەنیمەیشن و بابەتی وێنەی پێشکەش کرد نەک تەنها لە شاری سلێمانیا بەڵکو لە شارەکانی تری هەڵەبجە و هەولێر و عەربەت و ئەوەندەی کە دەستمان پێ ڕاگەیشت بێت. بەڕێزان پرسی ژینگە پرسێکە توانین بڵێ کە یۆڤال نۆ هەراری لە کتێبی مرۆڤی ژیراڵێ مرۆڤ بوو بە بوونەوەیەک کە زاڵ بێ بەسەر زەویە واتە بێجگە لە کاریگەری سروشتەکان کە بەسەر ژینگەوە هەیە مرۆڤ دەستێکی باڵای هەیە لە ناهاوسەنگکردنی ژینگەیە. ئێمە ئەوەی کە بمانەوێ ئەم هاوسەنگیە ڕابگرین یان بهێنینەوە ئەمەوێ بچمە سەر پێناسەی پەروەردەی ژینگەی چۆن بتوانین ئەم هاوسەنگیە بێنینەوە. لە پێناسەکەی یونسکۆ کە ئەڵێ پەروەردەی ژینگەی کردداری هۆشیارکردنەوەی دانیشتوانی جیهانە دەربارەی ژینگە و بەهێزکردن و پرچەکردنی تاک و کۆمەڵ و کۆمەڵگەیە بەناساندنی ژینگە و کێشەکانی ژینگە و چارەسەرەکانی ژینگە. بەڕێزان ئێستا هەموو ئەزانین کە ژینگە با بڵێن ناهاوسەنگ بووە. دۆرکایم کۆمەڵگا ئەکا بە دوو بەشەوە کۆمەڵگەی ئەندامی و کۆمەڵگەی ئەندامی و کۆمەڵگەی میکانیکی. ئەم دوو کۆمەڵگەیە مەبەستی لەوەیە کە شارنشین و لادێنشین جاران کە لادێمان هەبوو بە مانای وشە لادێ بوو با بڵێن وەختێک دارەکان سەقفەکەمان دار بوو با بڵێن بە تەواوەتی گوند بوو. ئێستا باوەڕەکەم کە نیمچە گوندە چونکە شێوازی گوندی پێوە نەماوە. ئەو کاتا خەڵکەکان با بڵێن کاردێکیانە کرد پێکەوە زیاتر بەر سروش دەکەوتن بۆیان گرنگ بوو کە ژینگە بپارێزن. بەڵام وەختێک کە مرۆڤ دێتە شار و ئەبێتە شارنشین پسپۆڕی وەرەگرێ ئەو کاتا جۆرێک لە خۆپەرستی بۆ دروستە بێ و ئەکات هەموو ژینگە هەموو سروشت بخاتە خزمەتی خۆیەوە کە ئێستا بە چاوی خۆمان ئەیبینین وەکو لە وڵاتانی زلهێز کە مەکا با بڵێن کارگەی گەورە ئەو هەموو پیسەی کە ئەیکەنە ژینگەوە و بڕینەوەی دارەکان. ئەمەوێ بچمە سەر خودی کتێبەکە کە لە بەشی سێهەمیە ڕاو بۆ چوونی کۆمەڵێک کەسانی پسپۆڕ توێژەر پەروەردەکاران لەم کتێبەیە کە گرنگیان پێداوە باسییان کردووە باس لەوە ئەکەن هەمویان لەسەر ئەوە کۆکن کە ئێمە لە ئێستاە هیچمان بەدەستەوە نییە ئەوەی کە پەروەردەی ژینگەی لە ڕێی مناڵەکانمانەوە بتوانین ئەم هاوسەنگیە بۆ زەوی بۆ سروش بگێڕینەوە. هێربێرت میت لە تیۆریە بەناوبانگەکەی خۆیان بە ناوی گشتاندنی ئەوی دیا ئەڵێت مناڵ لاساییکەرەوەی گەورەیە واتە مناڵ هەمیشە چاو لە گەورەکانەکە و هەر فرۆید بۆ خۆی ئەڵێت مناڵ گەورەی باوکی مناڵیە بە پێچوانەوە مناڵی باوکی گەورەیە واتە ئێمە لە گەورەیە هەموو ئەوەی کە هەین
کۆکراوەی مناڵیمانی واتە ئەم کەسایەتی ئێمە بۆمان دروست بووە لە مناڵیە بۆمان دروست بووە ئەگەر ئیشمان لەسەر خۆمان نەکردبێت بۆیە ئێمە ئەتوانین ئێستا پەروەردەی ژینگەی و ئەم کتێبە گرنگە کە باوەڕەکەم لە کتێبخانەکانی کوردستاندا بگەڕێی بە پەنجەی دەستت نەکرێت کتێبێکی ئاوە چەند گرنگە بچێتە پرۆگرامەکانی خوێندنەوە لە ناو کتێبخانەی ماڵەکانە هەبێ لە کتێبخانە گشتیەکانە هەبێ و لە هەمووی گرنگتر لە ناو کتێبخانەی قوتابخانەکانە هەبێت و لە ناو کتێبخانەی زانکۆکانە هەبێت کە من بۆ خۆم ئێستا لە زانکۆم وانەیەکمان هەیە جێ دڵخۆشیە کە ناوی وانەی ژینگەیە بەڵام هێشتا زیاتر پێویستمان بەوەیە کە بابەتی ژینگە بکەینە بابەتێکی کردداری ئەگەر بمانەوێ بابەتی ژینگە بکەینە بابەتێکی کردداری وەکو وتم ئەبێ لە مناڵەکانمانەوە دەست بکەین چونکە مناڵەکانمان بەپێی هەموو توێژینەوەکان بەپێی هەموو بیرروڕا و تیۆریەکانی فەیلسوفان منداڵی قۆناغێکی گرنگە کە ئێمە ئەتوانین هەموو بەهاکانی تیا بچێنین بەهای ژینگەی ژێکێکە لەو بەها گرنگانی کە ئێمە توانین لە مناڵەکانمانە بیچێنین من بۆ خۆم ئەزمونم هەیە لەم بوارەوە بابەتی ژینگە پەروەردەی ژینگەیمان برد بۆ شاری هەڵەبجە لەوێ لە ڕێی ڤیدیۆ وێنەوە پیشانماننا کە کاتێک بنێشتێک فڕەیەیتە سەر زەویەکە کۆترێک یا خودتەیرێک نازانێت کە ئەمە بنێشتە ئەی خوات و قوتی ئەیا و لە بینی گیر ئەبێ مناڵەکان هەمووی پەرۆشیێکیان هەبوو سەری ئیمائی دەموچاویانەمەکرد چەند خەفەتیانە خوارد چەند پێیان ناخۆش بوو کاتێککە ئەم باڵندەیە نازانێ ئەمە بنێشتە قوتی ئەیات و ئەی خوات و لێ لە قوردی گیرە بێ و خەریکە ئەمرێ و ئیتر لەویا مناڵێکە کە خۆی یەک ڕزگاری ئەکات بە شێوازێک من بۆ خۆم کە چیرۆگنووسی مناڵانم کتێبێکم هەیە بە ناوی ژینگەکەم دەپارێزم کاتێک کە باسی ئەم بابەتانە ئەکەین بە چیرۆک بۆ مناڵەکانمان ئەیگێڕینەوە اینجا ئەو مناڵە یەکسەر لە زاکیرەیە ئەمێنێ ئەوانێ لە ئەیکا بە پراکتی وای لێکە یعنی بە مناڵەکانم وت ئێستا ئێوە ئەتوانن یعنی ئامادەن بنێش فڕێنە سەر زەویەکە هەمویان زۆر جوابوون نەوەڵڵا مامۆستا بەخۆ فڕی ناین بۆی چۆلەکەکە نەمرێ یعنی ئێمە ئەتوانین لە ڕێی ئەم چیرۆکانەوە لە ڕێی هونەرەوە لە ڕێی شانۆگەریەوە بتوانین و لە ڕێی پرۆگرامەکانی خوێندنەوە کە ئەمە زۆر گرنگە دەستخۆشی لە کاکسەرۆرەکەم کە ماوەی بۆ 5 ساڵ ئەچێت سەرقاڵی ئەوەی کە پرۆگرامی ژینگەی بکەین بەوانەیەک لەناو پرۆگرامەکانی خوێندنا بخوێندرێت و ئێستا سەرقاڵی بە دوواداچینەوەی بابەتەکانی لە ڕەوزەوە هەتاوەکو کۆناغەکانی تر و ئێمە دڵنیاتانەکەمەوە خودی خۆمان نمونەی بۆ مناڵەکانمان چونکە فەیلسوفان ئاماژە بەواکەن کە مناڵ چاولێکەرە لاساییکەرەوەیە و ژان پیاژە قۆناغەکانی مناڵەکە بە 4 قۆناغەوە هەتا قۆناغی 7 ساڵی مناڵ وەرئەگرێ و دواتر ئەیداتەوە واتە مناڵ ئاوێنەی ئێمەیە لە گەورەیە ئێمە پێویستمان بەوە نییە بە گەورەیەک بڵێن بوتڵەکەت لە جامەکەەوە فڕەمەیە بەڕاستی من ئێستا شۆکە بم کە ئەبینم باوکانە بینم مناڵەکانیان لە تەنیشتیانەوەیە بوتڵی ئاوەکەی یان جگەرەکەی لە جامی سارەکەی فڕیاتە دەرەوە ئەمە ناخود ئاگا ئەم مناڵە وێنەی ئەو باوکە لە مێشکە ئەچەسپێ لە گەورەیە چەند تۆپی بڵێ ئەم کردەوەیە جوان نییە ناشرینە لۆمەیکەی ئیلا ئەبێ بە یاسا سزای بێ وەکو وڵاتانی ئەوروپا ئەبێ بە غەرامە سزای بێ فێریکەی بە یاسا فێریکەی بەڵام ئەگەر ئێمە پێش یاسا کەوتین لە پەروەردەوە توانیمان مناڵەکانمان بکەین بە تاکێکی ژینگە دۆست ئیشی لەسەرکەین ئەم کتێبە ڕێبەرێکی زۆر گرنگە دڵنیاتانەکەمەوە کە بابەتی زۆر باشی تایە بابەتەکان بابەتی ئاسایینی توێژینەوەی تایە تیۆری تایە بابەتی زۆر باشی تایە هەم بۆ قوتابخانەکان هەم بۆ خێزانەکان هەم بۆ ناوەندە ئەکادیمیەکان هەم بۆ ناوەندە پەروەردەیەکان زۆر گرنگە بۆیە ئێمە توانین هەریەک لای خۆمانەوە نمونەیەکی جوان بین بۆ دەوروبەرمان و بۆ مناڵەکانمان ئەوەی کە ئێستا دەستمان پێی ڕاگە بێ لە ڕێی پەروەردەوە بێ وەکو ئاماژەم پێکرد ئەوەی تریشی ئەتوانین لە ڕێی یاساوە ئەمە بچەسپێین دەستان خۆش بێ و سپاس بۆ ئامادەبوونتان